بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. صلاة ورحمتي خوي گەورەتان لێبێ خۆشەویستانم. لە هەفتەی ڕابردوو لە سورەتی سافات گەشتین ئاەتی هەفتە لەو چەند ئاەتی کە لەو دەرزا شەرەحمان کرد باسیەوە کرا ئەم هەموو پێغەمبەرانە هاتن زۆرێک لە خەڵکی شوێنیان نەکەوت و باوەڕیان نەهێنا و ئینکاریان کرد و قۆڵی دوژمنایەتیان هەڵماڵی. خوای گەورەش بەڵێنی داوە دیفاع لە پێغەمبەرانی خۆیەکە و بەڵێنی داوە ئەم دینەی سەرەخا با ژمارەشیان کەم بێ، با بێناز بن، با غەریب بن، خوای گەورە سەریان نەخا. لە ناوبردنی زاڵمان و ستەمکاران یەکێکە لەو سونەتانەی کە هەر لە دنیای خۆمان ئێمە بینیومانە پێش هاتنی قیامەتیش ئەبێ سزای ئەو تاوانکاری و ستەمکاریە وەرگرنەوە لە دنیایشە پێشەوەی بچنە بەردەمی بارەگای پەروەردگار جەل جەلالوه. بۆیە لە ئاەتی هەفتاو یەک خوای گەورە فەرمێ وەلەقەد ضەلَّ قەبلەهم ئەکثەر الئەوەلین. زۆرێک لە خەڵکی وەکو ئەوانی تریش ڕێگەی وێڵیان هەڵبژارد، ڕێگەی گومڕاییان هەڵبژارد، وەک چۆن ئەوان تیاچوون ئەمانیش بە شوێن ئەوانان ڕۆشتن و تیاچوونیان هەڵبژارد. دوێنێ بوو ناموبارەکی میسر بینیمان چی بەسەر هات، دوێنێ بوو زەین العابدینی تونس، دوێنێ بوو بەشاری سووریا، دوێنێ بوو معەمەر قەزافی لیبیا، دوێنێ بوو فڵان و فڵان و فڵان. ئەیەوانی تر بۆ دەرز وەرناگرن. وازانێ نامرێ، وازانێ سەرەی نایە، وازانێ ئەم لەو ناکە، وازانێ بە دەرزی قەترەی نەمریان کردوتە ناو دەمیەوە، هەرگیز نامرێت. ئەمەوە نەبێ ئەمانەی ئەستەوا بن. کاتێ فیرعەون کەوتە ناو ئاوەکەوە و دەمی پڕ بوو لە ئاوتی چی ئەوە من باوەڕم هێنا بە خوای موسا و هارون. خوای گەورەشە فەرمێ ئێستا ئیمانەهێنی ئالئانە عەسەیتە قەبلو. یانی وەکو بڵێ لای خۆمانڵێن زوو نییە ئێستا، ئەی چەندێکە خۆ ئەم موسا و هارونە گیانیان دەرچوو لەگەڵ تۆ، ئەوەنەیان تەوزیحدا. بەڵام خوا بۆ عیبرەت جەنازەی ئەم فیرعەونە ئاو نەیبرد، لە کەناری ئاوەکە کەناری گرتەوە. خوای گەورە فەرمووی چی فەلیەومە نونەجیکە بیبەدەنیکە لیتەکونە لیمەن خەلفەکە ئایە وئینە کەثیرا من الناس عن ئایاتنا لەغافلون. ئەمڕۆ ئەم تەرمەی تۆ نایەڵین ئاو بیبا، نەجاتی ئەدەین لەو وشکایە بمنێتەوە. بۆچی؟ تا بێتە عیبرەت، بێتە نیشانە بۆ خەڵکی تر، هەرچەند زۆرێک لە خەڵکی لەم نیشانانە دەرزوەرناگرن. وەلەقەد ئەرسەلنا فیهم منذرین. خوای گەورە پەیتا پەیتا ئینزارکەری خۆی ناردووە بۆم ئینسانە. خۆر پێغەمبەران ئینزارکەر نەبوون، سەلامی خۆیان لێبێ. خۆشەویستانم سیرکە پیربوون ئینزارە، سەر و ڕیشمان کە سپیە بێ ئەوە ئینزارە، ئینزارێکی بێدەنگە. تا دوێنێ گەنج بووین ئێستا سێری ئاوێنەکەی وردە وردە سەر و ڕیشمان سپی بووە، ئەوە ئینزارە. نەخۆشی ئینزارە، مردنی کەسوکار ئینزارە. خۆی ئینزار شاخوگوێی نییە، مانە هەمویان ئینزارن. موسیبەت ئینزارە. پێغەمبەران هاتوون ئینزاری ئینسانەکانیان کردووە، هەموومانە ئینزارن. حەل لە ماڵی خۆمانە ئەو کتریەی لەسەر غازەکە دایەنین، پێش کوڵاندنی ئینزارمانەکاڵێ کاکە وەرن من لابن، من ئەوەی تر ئەوکڵێ. سیارەکەمان کێشەیەکی بێ دیلکۆلی هێدا، ئەوەی ئینزارمانەکە، هەڵێ خەلەلێک لەم سیارەی منە، لەم سیارەی توا هەیە. پێشەوەی کارەساتێکی گەورەتر بقەومێ
پێشەوە پێمانەڵێ ئاگادارمانەکاتەوە. خی گەورە کۆمەڵێ ئاگادارکەرەوەی تایبەتی داناوە بۆ ئینسانەکان. وا فەرمی لە قیامەتدا لەمەش دەرزی وەرنەگرت، لەمەش وەرنەگرت، لەمەیشە هەر دەرزی وەرنەگرت، تۆر بۆ ناو ئاگر باشی. فانظر كيف كان عاقبة المنذرين. دەی بزانە ئەی محەممەد صلى الله عليه وسلم پاداشتی ئەوانەی لە دنیا گوێیان بۆ پێغەمبەران نەگرت، گاڵتەیان گر بەوانەی کە ئینزاریان نەکردن، هاوڕێی باشی هەبوو بە گوێ نەکرد، بانگیە بیست وای ئەزانی مێشێکەوە بەلای گوێچکەی ئاڕوە، ژنیە بینی پۆشتە بوو ئەو هەر سفوری هەڵەبژارد. ئەیخوا فەرمێ من لە دنیا عقوبەی ئەمانە بێ بدەم، ئەبێ سزای خۆیان وەربگرنەوە. کاتێ ئەزانێ کاتێ تەکیدا ئەم شتە وایە بەڵام بێگوێیەکە ئەی کێ ئیباتەوە؟ إلا عباد الله المخلصين. یەک کەس ئیباتەوە ئەوانەی تەنها و تەنها بۆ خوا کارەکەن، هیچ نێتێکیان نییە. نوێژەکە لەبەر خوا، باڵاپۆشیەکە لەبەر خوا، بەخشینی هەیە لەبەر خوا، ئەچێ بۆ تەعزیە لەبەر خوا، ناچێ بۆ تەعزیە هەر لەبەر خوا، لەبەر خوا، هەموو کارەکانی لەبەر خوا. خوا فەرمێ ئەمانە لە دنیا سەرکەوتون، ئەمانە لە دنیا سەرکەوتون لە قیامەتیشا ڕسوورن. ها چەند موهیمە و سیفەتە، دایم ژماریشیان کەمە ئەمانە. خوا فەرمێ هەر سەریانە خەمەمانە. یەکێک لەوانەی کە خوا مۆری ئیخلاسی لە دنیا لێداوە بریتە لەم پێغەمبەرەی کە ئێستا باسیەکەین بە ناوی نوح. 950 ساڵ تۆ بژیت 12 نەفەر 13 نەفەر لەگەڵ تا بێ. دەخۆ کابرا ئەگەر ساڵێ لە گەڕێکێکا بێ 12 بەس برادەری هەیە، هەر مەرحەبایی بەیانیانیشان بگات 12 نەفەری هەیە. تۆ 950 ساڵ قسە بکەی، 950 ساڵ شەو ڕۆژ ئاشکرا نهێنی تاک بە کۆمەڵ هەمووی گاڵتۆ پێ بکە. ئێمە بووینای سەری خۆمانمان هەڵەگرت، نەک 950 ساڵ 9 مانگ و 5 ڕۆژیش بواە ئاوا خەڵک وامان لێ بکە کەچی کۆڵی نەدا. خوا فەرمێ ئەمە نیەتی تەنها بۆ خوا بوو ئەم پێغەمبەرە. وەلەقەد نادانا نوح فلنعم المجیبون. کە گەیشتە بنبەست ئیتر وەکو بڵێ زانی کەس ئیتر قەناعەت ناکا بەم دینە، دەسەکانی بەرز کردەوە بەلای خوا. خوایە ئیتر من ئەزانم ئەمانە قەناعەت ناکەن و ئومێدی باوەڕیان تیا نەماوە. خوایش فەرمێ چی؟ باشترین وەڵامماندایەوە، خێرا وەڵامماندایەوە، دوعاکەیمان گیرا کرد، قەومەکەیمان لەناو برد. لەگەڵ بەڕێزێک چوین تا هەولێر، ئەم خەڵکی هەڵەبجەی تازە بوو. پێش نیوەڕۆ گەیشتین، نوێژی نیوەڕۆمان بردە مزگەوتێکەوە. دوای کە هاتینە دەروتی پێشەوەی بچینە ناو مزگەوت، پیاوێک لە هەڵەبجەی تازە کە نەخۆشە عیلاجی هەیە تەلەفۆنی کرد بۆ من، وتوێتی عیلاجەکانم بایە ئەوە نەن و پارەم پێ نییە و تۆ ئەگەر شتێشکە بێ بەشکم هاوکاریەکی من بکەی. وتی منیش زۆر بێتاقەت بوو کە لەو کاتا هیچم بەدەستەوە نەبوو. وتی نوێژی نیوەڕۆمان کرد و دوایی دەستم کرد بە دوعاکردن، دم خوایە ئەمە تەلەفۆنی کردووە بۆ من، ئومێدی ئێستا بە من هەیە، منیش ئومێدم بە تۆ هەیە، داوا و لی یەکەم ئەم بەندەی خۆتە ناومێد نەکەی. گیرابوونی دوعای ئێمە بەسراوەزان بەچی بەڕێزان بە نیەتە پاکەکەی خۆمانەوە. چەندێ بە کۆڵەم دوعایەتە دەرەوە. وتی هەر سەلامم دایەوە، دوعاکانم تەواو کرد، هاتمە لای دەرگای مزگەوتەکە و کەسێکی لای خۆمانم بینی. وتی بابە ماڵەوە بێمە لە شوێی یەک هەفتەیە بە شوێن تا ئەگەڕێم، بازێ پارەم پێیە کردبووم بە خەیر با بدەمێ. باشەمە کێ ناردی؟ خۆمە تەلەفۆنی نەکردو بۆ ئەم پیاوە. خوا ئەم زەلامانە موسەخەرەکە، خوای ئەم دوعایانە گیراکە. بەڵام بەو مەرجەی ئەم کەسە ئەها فێر نەبوو بێ کۆمەڵشتی لەبەر کردەوەکو ئەوسا ئینشامانە نووسی ئەوی لەسەر بەهار شتێ بنووسە.
دە دیێڕمانە نووسی حال لە خۆشتمانە نووسی دوعاوانیە دوعا بێ هەموو ڕۆژشتی تازیک تیا بێ بۆ هەموو ڕۆژێمە پێویستمان پێێتی ئەوکەوە مامۆسایی کە فەرمووی هەر کاتێ جان تاکە و بەسەر سیارەکەەوە کەوتە خوارەوە چۆن بانگی سایەخەکەەکەی چۆن هاوارەکەی لێ بوەسە کاکە بوەسە کاکە بوەسە جانتاکەم کەوتە خوارەوە مۆبایلەکەم کەوتە خوارەوە ئەگەر وای لێ هاو دوعاکردن بۆ لای خوای گەورە خوای گەورەش یەت بەهانەیەم ئینسانەوە فلنعم المجيبون ونجيناه وأهله من الكرب العظيم خۆی و نوح خۆی و ئەوانەی شوێنی کەوتن هەموویمان نەجاتدا نەمان هێڵان لەو ئاوە بخنیکێن لەو تۆفانە نەجاتماندان تۆفان نەبووە ئەم بەڕێزانەی کە ئەچن بۆ ئەوروپا لە ڕێگەی ئاوەوە ئەها داستانەکانیانە گێڕنەوە کەسی وایانەی ئەڵێ 12 مەتر شەپۆلمان بەسەرەوە بووە 12 مەتر خوا فەرمێ طوفانی قەومی نوح كالطود العظيم واتەزانی شاخێک وا بەسەرتەوە شەپۆلەکانی بەقەت شاخێک بوون بێ چی بوو بێ ئەمە بێ چیان بەسەر هات بێ خوا وا باسی کات بەڵام ئەمانی نەجاتدا ئالەم سەردەما کە ئێمەژین دەیان هەزار شەپۆلی شاخاوی ڕووی لە ئیمانداران کردووە ئەگەر ئێمە خالیسانە بۆ خوا بژین خوا نەجاتمانەدا نەک خۆمان مناڵمان نەجات دەدا نەک خۆمان هەموو موسڵمانانی تریش نەجات دەدا وجعلنا ذريته هم الباقين ئەوانەی کە لە دوای نوح سەلامی خوای لێبێ مانەوە بوون بەمەی کە ئێستا خەڵگەیە ئەوە زوڕیەتی ئەو بوون ئەوە نەوەکانی نوح پێغەمبەرن ئیتر لە دوای ژن و ژنخوازی و تا ئێستا بینی ئێستا بەشەریەت چەند ملیار کەسە وتەرەکنا عەلەیه فی الئاخرین نەک ئەوەی کە نوح تەنها نەجاتماندا و کۆتایی پێ هاتووە حتا ڕۆژی قیامەت ئەم بەڕێزە بێ ناوی بمێنێتەوە ئەبێ ناوی نەمر بێ با شوێن کەوتوشی کەم بووە بۆ ئەو هەرچی توانای بۆ خستیە گەڕ ئێمە ئێستا توانامانەیە نایخینە گەڕ هەرچیمانەی نایخینە گەڕ خێرامانوە بین خێرا پەکمانەکەوێ خێرا مەسەلەن شەیتان لێزانانەیە دەڵێ کاکە تۆ ئەمڕۆ سێ نوێژی جەماعەت و کردووە دوانیشان لە ماڵەوە کرد قەی چەکە کەی مشکلەیە تۆ هەفتەی پێشوو 5,000 و بەخشیوە ئەم هەفتە مەی بەخشە فێری وەکە فێری وەکە کە هەمیشە بۆ دواوە بینەوە مانومانەکە مانوو پەنچەرمانەکە سلام على نوح في العالمين جاوەرە خوا سڵاو لێ بکە خوا سڵاو لێ بکە سڵاوی خوا لە نوح نەک تەنها سڵاوی ئەمە هەموو جیهان سڵاواتی لەسەرەدا ئێستا ئێمە چەند ئەڵێن مەسەلەن ملیارێ موسڵمان هەیە 1 ملیار کەسی ئەم سەرزەویە نوحی خۆشەوێ ئێمە ڕێزی یەکرین زانە چەند دەوڵەمەنە ئەو پێغەمبەرە چەند کەس بە دوای ئەوە هاتووە و شوێنی دین کەوتووە ئەو پشکی هەیە ئەو پشکی هەیە لەو مۆزوعە ئەی چەند لەنەوەی ئەو بۆتە پێغەمبەر بۆتە خواناس بۆتە بانگخواس بۆتە چاکەکار و موسڵێح ئەو پشکی هەیە خوای گەورە ئەم دینەی هەمیشە دەوڵەمەند کردووە بەوەی کە وەجاخی نەکوژێتەوە هەمیشە لە دوعاکردنە ئێمە شتی گەورە داوا بکەین گەورە شتی بچووک داوا نەکەین یەکێک چوو بۆ لای پاشایەک فەرمانڕەوایەک وتی چی تەوێ بابەت بکەم چی تەوێ من لە خزمەتە وتی ئەوە داما بوو ئەوێ چی وەڵا قەڵەمێکشمان بێتێر مشکلە نییە قەڵەمێکمان بەرێ وەکو یادگاری قەڵەمێک ئەو ئەڵێ هەرچی دەوێ با بدەمێ بۆ داوای قەڵەمەکەی ئەی داوای شتێکی معقول بکە کە خوای گەورە ئەڵێ من ئاسمانەکان و زەوی هەر هەمووی هی منە من وەڵامە دەدەمەوە وەکو چۆن وەڵامی نوحم داوەتەوە وەکو چۆن وەڵامی ئیبراهیم و ئەیوب و داودم داوەتەوە وەڵامی تۆژە دەمەوە دەی لە دوعاکانە نییە ئاستی دوعاکان بینە سەرەوە بۆ نمونە ڕەزیل نەبین لە دوعاکردنا ئەزان ڕەزیل کێیە لە دوعا ئەو کەسەیە کاڵێ
خوایە مناڵەکانم بپارێزی. خۆ برای من بچکە پشی لە من نییە. ئەی بڵێ مناڵی موسڵمانانیش بپارێزی. خوایە شفای نەخۆشەکەی ئێمە و نەخۆشی موسڵمانان بدەیت. خەڵکی تریشی بۆ ئیزافە بکە. خەڵکی تریش هەیە وەکو تۆ قەرزار بێ. خەڵکی تریش وەکو تۆ هەیە موسیبەتی هەبێ، کێشەی خێزانی هەبێ. ئێمەڵێن چی؟ ئێهدینە الصراط المستەقیم. باسی خۆمان نییە بەتەنیا. خوایە ڕێگە ڕاستەکەمان پێ نیشان بدە. تۆ لە ماڵی خۆشتا نوێشکەی هەرێ بڵێ ئێهدینە الصراط المستەقیم. إنا كذلك نجزي المحسنين. وافرمي ئاوا بە دڵنیاییەوە وەکو چۆن پاداشتی نوحماندایەوە حتا ڕۆژی قیامەت پاداشتی چاکەکارانی ژەدەینەوە. هەر کەسی وەکو وابێ. إنه من عبادنا المؤمنين. بۆ چونکە نوح بە دڵنیاییەوە یەکێک بوو لە بەندە ئیماندارەکانی ئێمە، بە حەق ئیمانی هێنا. ئەخیر ئاەت ثم أغرقنا الآخرين. ئەوانەی شوێنی نوح نەکەوتن گاڵتەیان بە نوح کرد. وەڕێزانم ئێستا کیان ماوە؟ ناوی کیان ماوە؟ تابلۆیان بۆ کێ دروست کردووە؟ پەیکەریان بۆ کێ تاشیوە لە بابەتانە؟ هەمووی تەواو بوو. خوا فەرمێ هەموو ئەوانەمان غەرق کرد. دێ ئەمە تا ڕۆژی قیامەت بەردەوامە. کێ لەگەڵ تاقمی نوحا بێ خوا سەرکەوتوویەکە، کێ لەگەڵ تاقمی نوحا نەبێ ئەبێ خوای گەورە لە ناوی بەرێ پێش هاتنی قیامەتیش. خوای گەورە ڕەحم بە هەموو لایەکمان کە. خوای گەورە عاقیبەت خێرمان کە. ئێمە و هەموو موسڵمانان عاقیبەت خێر کە. نەخۆشی ئێمە و نەخۆشی هەموو موسڵمانێک شفای خێری بۆ بنێرێ. یا رب العالمین داواکەین خەیر و بەرەکەتی ئاسمان و زەوی ببارێ بەسەر ماڵەکانمانە، ببارێ بەسەر گوند و شارمانە، ببارێ بەسەر ئەم وڵاتەمانە. ئەم وڵاتەمان پڕ خێر و بەرەکەت کەی. لە گەندەڵکار بیپارێزی. ئەوەی گەندەڵی ئەکات لەم وڵاتە، ئەوەی چێژی بردووە لە گەندەڵی وەکو چۆن قەومی نوحت لەناوبرد ئەوانیش لەناوبەری. هەر کەسێک چاکەکارە، چاکەکاری خۆشەوێ، چاکسازی خۆشەوێ، سەرفرازی دنیا و قیامەتی کەی. داوات لێکەین مۆری ئیخلاس بدەی لە کردەوەکانی هەرێکێک لە ئێمە. مۆری ئیخلاس بدەی لە کردەوەکانمان. هەر قسەیەکەین دوور بێ لە دووڕوویی، دوور بێ لە درۆ. نیەتەکانمان خالیز بێ بۆ تۆ یا رب لە پەروەردگاری مەزن. داوات لێکەین لەبەر خاتری ئیسمی عەزەمت هەموو ناو جوانەکانی خۆت هەموو موسڵمانان لە هەموو گۆشەیەکی ئەم جیهانە بپارێزی، بە تایبەتی موسڵمانانی فەڵەستین. داوات لێکەین لەبەر خاتری ئیسمی خۆت، ئیسمی ئەلفەتاح دەروی خێر لە هەموو لایەکمان بکەیتەوە. ئیسمی شافیت شفا بنێری بۆ هەموو نەخۆشەکانمان. ئامین. سەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاه.